لە هەمووش دنیا هەر زیندانیەک هێنرایە سەر تەلەڤیزۆن هیچ قسەکانی نابێ قبولکرێ باری ئینسانەکەی هەر کە هێنرایە سەر تەلەڤیزۆن و ئاعترافی پێەکەی بۆی دان بە شتێکا بنێ ئەوەش تاوانێکی کێ نابێت کاری وا بکرێ جا ئەو ڕازەکە وانە وایە دروستە یا دروستێ ئەوە مەسەلەیەک نییە ئەسڵەن نابێ هیچ تاوانبارێ بهێنرێت سەر تەلەڤیزۆن دان بتارە ئەگەر تاوان هەیە و سەلمێنراوە ئەتوانی بیسەلمێنی کە ئەوە بۆ هەر تاوانبارێک کەسێک تاوانێکی کردبوو و شایەتەکانی دەلائیلەکانی بەڵگەکان سەلمانی دادگا هەبوویرە بە دادگا ئەمان وکو لە ئەوڵتم تاوان نییە تاوانیان نەکردو تاتۆ بیانهێنی سەر تەلەڤیزۆن دان بە تاوانەکان بنێن ئەوەی کە هات ئەوان هێناوە سەر تەلەڤیزۆن ئەوەش تاوانێکێ ینی ئاسایش هاتووە ئەترافیان پێکا هێن سەر تەلەڤیزۆن قسە بکەن بیان شتێنێ سوکایەتی پێکردنەوە جلی پتەقاڵیان لەبەرەکە ڕیزیانەکە ینی بەجیال لەوەی باری سیاسیەوە ئەمە ئامرازێکە بەکارێهێنێ یەکێتی ئیجتیماعی بۆی کە خەڵکی ناڕازی پاشەکشە پێ بکە خەڵکی معتەرز بترسێنێ ئەمە ئەسڵی مەسەلەکەیەتی بەڵام تەواوی ئەو کارانی کە کردوێتی نائینسانیە نایاساییە و قبول نیە و وابێت لەسەر ئەمە ئەم دەسەڵاتە داوانامەیەکی کەفێتە سەری کە ئەم کاری کردو بەرامبەر بم کەسانەی پیرەمە چۆن ئەبێتۆ بەر لەوەی ئەو لە بەردەمی دادگایە لە بەردەمی دادگای لێکۆڵینەوە لە بەردەمی تاوانبار نەکەێتەوە بهێنی لە تەلەڤیزۆنەوە قسەی پێ بکەی ئەمە ینی ئاسایش ئێستا زین چۆن ئەگەر علی تاوانێکی بێ ئەم مامەڵە و بەرخوردەی ئاسایشی کە دەقات لە بۆی علی تاوانبارترە مەفروضەت خودی ئاسایش ئەوانەی کەم کارەکەن لە ئاسایش ئەوانە بدرێن بە دادگا ئەوانەی سەر تۆمەتبارن بەکارێکە لە بەرامبەر علی و هەتا ئەو کەسێک کە تاوانەکەی کردووە ئەو کەسێک کە تاوانەکەی کردو کەسێکی کوژبێوەکو تۆڵە سەدن لە مێژوویەکە کە باوکی کوژراوێ لە بەرامبەرەوە هەتا گەرمەی ئەو کەسەش تاوان بێ بەڵام حەق نییە بۆ ئاسایش بێتە سەر تەلەڤیزۆن و قسەی پێ بکە ئەبێ کارامەتی پارێزراو بێ وابێ محامی هەبێ وابێ لە بەردەمی دادگای قسە بکە معلومیە مانی کە لە تەلەڤیزۆن بڵاوکەتەوە چۆن دروست کراوە هەموو حرەکەتێکی ئاسایش هەموو حرەکەتێک کەمە بەو معنایە سیاسجاری کەڵم سیاسیە کە ئەمانە جێگەی گومانە و شتی ئەوەی ئاسایش بێ شتێکی غەیرە قانونیە شتێکی غەیرە ئوسوڵیە